سڵاوی خوای گەورەتان لێ ببینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستی ئێمەتان پێشکەش بێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە بەرنامەی باسوخواز ئەمڕۆماندا باس لەوە دەکەین چۆن بەرهەمە کشتتوکاڵەکانمان لەم وەرزەدا بپارێزین. بێگومان هەموو ساڵێک جوتیاری ئێمە بەدەستکەمی بەرهەم و خراپی جۆری بەرهەم یا ئەو گرفت و کێشە و نەخۆشیانەی کە ڕوبەڕووی بەرهەمەکەی دەبێتەوە دەناڵێنێ. ئەمەش ساڵ بە ساڵ هەر بەردەوامە و تا ئێستا نەتوانراوە ڕێگەچارەیەکی گونجاوی بۆ بدۆزرێتەوە. ساڵان ئەگەر بڕی بارانبارین کەم بێ جوتیار بەدەست وشکە ساڵی و یان بوونە پڕنەبوونەوەی بەرهەمەکەی و کەمی بەرهەمەکەی دەناڵێنێ و ئەگەر بارانیش زۆر بێ و بە ڕێژەیەکی بەرچاو ببارێ ئەوە گەنم و بەرهەمە ڕواکیەکانی ترمان بە جۆرێ لە جۆرەکان تووشی دەیەها گرفت و نەخۆشی دیکە دەبنەوە و هەروەها بەدەر لەوەش بوونی بشارێکی زۆر لە نێو بەرهەمە ڕواکیەکانمان و ئەو حەشەرات و کرم و مێرو و قرتێنەرانەی کە لە ژێر خاک و لەسەر خاکە ڕوبەڕووی ژیانی بەرهەمە ڕواکیەکانمان دەبنەوە وەکۆڵێ گورزێکی کوشندەتری داوە لە بەرهەمی جوتیارانمان و خودی ڕووەکە کشتتوکاڵیەکانمان. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو کێشەگیر و گرفت و نەخۆشی و کرم و مێرو و قرتێنەرانە دەکەین کە ڕوبەڕووی بەرهەمە ڕواکیەکانمان دەبنەوە و بتوانین چۆن چارەسەرێکی گونجاویان بوون ڕێنماییەکی وا لە بەرنامەکەەوە بەخشین بە جوتیاران بۆ ئەوەی بەرهەمێکی باش بە خۆیان و بە وڵاتەکەیان ببەخشن. و لێرەدا ڕۆڵ و ئەرکی حکومەت و دەستگا پەیوەندیدارەکان و وەزارەتی کشتتوکاڵ چییە لە دابینکردنی بەرهەمێکی باش تۆوێکی گونجاو و دابینکردنی دەرمان و ڕێنمایی گونجاوی بەکارهێنانی دەرمانیش بۆ بەرهەمە ڕواکیەکانمان تا جوتیار بتوانێت بەرهەمێکی باش بە خۆی و بە وڵاتەکەی پێشکەش بکە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز بەختیار عەبدوڵڵا سەرۆکی ئەندازیاری کشتتوکاڵیم کردووە. کاک بەختیار زۆر بەخێر بە سوپاس بۆ ئامادەبوون. پێم خۆشە باز لە ڕەوشی کشتتوکاڵی ئێمە بکەین سەرەتامە بکەین دەواازە ڕەوشی کشتتوکاڵی ئێمە ئێستا لە چه دۆخ و لە چه بارودۆخێکایە؟ پێشەکی بە ناوی خوای گەورە و میهرەبان ڕەوشی کشتتوکاڵ لە کوردستاندا خەریکە بەرەو پێشچوونێک بە خۆیەوە ئەبینێت هەم لە بارەی شارەزایی براجوتیارەکانمان هەم لە پێداویستی ئەو کەرەسە تازانەی کە هاتوونەتە ناو وڵاتمانەوە و جوتیارەکانمان بەرەو پێشچوونێکی خەریکە بەرەو پێشچوونێکی پاش ئەبینین. بەڵام بەراوردی کەین بە چاو وڵاتانی ترمانەوە جارێک ئێمە هەر نەختێک لە دواوین. بۆچی لە دواوین ئێمە؟ لەبەر ئەوەی لە دواوین برا جوتیارەکانمان ڕێنمایەکی تەواویان نییە، شارەزایەکی تەواویان نییە. بۆ نمونە ئەگەر ئێمە باز لە بەروبوومی گەنم کەین کە گەنم بەروبوومێکی استراتیژیە هەم لە کوردستان و هەم لە عێراق و هەم لە جیهانە. ئەم گەنمە چەند ڕێنمایەکی تایبەتی خۆی هەیە. ئەبێ کێڵانی بۆ بکرێت، یەک دوو کێڵانی بۆ بکرێت و لە دوای ئەوە ئەو گەنمە ئەو بنەتەوە پاک بکرێتەوە، دوای ئەوە دەرمانی تەعفیر بکرێت بە دژی نەخۆشی کوێروی گەنم. اینجا دابچێنرێت و داچانەکانی ئێمەش هەر برای جوتیارمان بڵین بەدەست دەیکەن، هیچ ئەهتیمامێکیان بە بازیرە نەیەوە کە ئالەتێکی تازەیە کە هەمووی بەخەت و هەمووی بە مەسافی خۆی هەمانە. ئەمە یەکە کێشەکانی ئێمە گەر لەگەڵ برا جوتیارەکانمانە گەر ئێمە نەختێت لەگەڵ وڵاتانی دراوچەیان وڵاتانی دەرەوە گەلە دواوە بین. زۆر باشە. بۆچی تا ئێستا بژار لە نێو بەرهەمە ڕۆکیەکانی ئێمەدا بەردەوامە ساڵانە جوتیار بەدەست بوونی بژارێکی زۆر و ئەو ڕووەکانەی کە لەسەر حسابی گەنم خەریکی ژیانی خۆیان و خۆگەورەکردنن هەر بەردەوامە و هەرماوەتەوە؟ بژار خۆی ئەگەر پێناسەیەکی بژار بکەین بریتە لەو گیایی کە لە خۆیەوە ئەڕوێت، معنای مرۆڤ دەسەڵاتی دیانە لە ڕوان نییە، یان بە پێناسەیەکی تازەتری بۆ بکەین بریتە لەو ڕووەکانەی کە زەرەریان زیاترە لە قازانجیان. بەڵام بژار سێ چوار تایبەتمەندێتی هەیە کە لە ناو ناچێت کە ئەم سیفەتانش خوای گەورە پێیاون، چونکە ئەگەر بژار لە ناو چێت دنیا وشەگە بێت. یەکەمیان زۆری تۆکردنی گیاکانە. بۆ نمونە مەخسەن نمونە لەسەر تۆوەکان وەرگین گیامان هەیە لە ناو گەنمە ئەڕوێت شۆڤانی پێڵن شۆڤانی بەڕی یەک ڕۆک یەک نەبات 250 تۆوەکات. یەک نەبات ئەگەر لە زەویەکی گەورەیە دەنەبات بەجێ بێڵین زەربی 250 کاتە 2500 تۆ. بژاری گەڵاپانمان هەیە مەخسەن هەیانە 2000 تۆ ئەکات 3000 تۆ ئەکات. ئەمە یەکەمیان ئەگەڕێتەوە بۆ زۆری تۆوەکەیان.
دووەمیان ئەگەڕێتەوە بۆ گونجاندنیان خۆیان ئەگونجێنن لەگەڵ ئەو زڕوفەی کە تێ ئەکەون. سیفەتێکی سێمیشیان هەیە کە ئەکەونە تەوری سکوونەوە. ئەم تەوری سکوونە تۆمان هەیە تۆی بژار 6 ساڵ بگرە بەعجە تۆیەکمان هەیە 20 ساڵ لەژێر زەویە بە تەوری سکوون ئەمێنێتەوە. لە کاتێکا کە زۆرۆفی بۆ گونجاو هاتەوە سەرەوە دەزەکاتەوە بەڕوانن. سیفەتێکی ترمان هەیە هەندێک لە تۆوەکانی بژار 2 جنینیانتیایە یان 3 جەنینیانتیایە. ئەمە سیفەتێکە خوای گەورە پێی بەخشیوە. معنای لە ساڵێکا نیوەی تۆوەکە ئەڕوێت. یان یەک لە سەرسێ ئەڕوێ ساڵی دووەم یەک لە سەرسێ ئەڕوێ ساڵی سێم لە سەرسێ. هونەرێکەش ئەوەیە خوای گەورە وای لێ کردو بۆی لە ناو نەچێت. ئەنە ئەم 4 سیفاتە وای لە بژار کردووە کە بژار بە هیچ شێوەیەک لە ناو ناچێت. بەڵام ئەگەر لە زەویە کشتتوکاڵەکانە بەرنامەی تایبەتمان هەبێت هەر لە کێڵانیەوە چونکە گرنگترین شت ئێمە پێشەوەی بچینە سەر باسی قڕکەری کیمیای و ئەمانە گرنگترین شت کێڵانە بۆ برای جوتیار. ئەگەر بتوانن لە ساڵێکە کێڵانێک 2 کێڵام بکەن بۆ ئەو بژارەی کە لە ناو گەنمەکانە لە ناو زەویەکانانە هەیە ئەو بژارە بە پێی تەدریج کەمە بێتەوە. زۆر باشکاتە هەوڵی مرۆڤ بۆ لە ناوبردننی بژارە توانین بڵین هەوڵێکی نەزۆک و بێسوودە. نەخێر نەزۆک و بێسوود نییە چونکە تۆ کە زەویەکت هەیە بڵێن 10 دووەنم زەویت هەیە 20 دووەنم زەویت هەیە کە ئەو بەرهەمە ئەچێنیت ساڵ بە ساڵ تۆ مکافحەی خۆ دەکەی. ئەگەر ساڵ بە ساڵتوانی و تۆ ڕێژەی کەم بکەیتەوە لە ناو زەویەکەی خۆتە معنای بە چەند ساڵێک ئەو تۆوە نامێنێت. معنای تۆ ئەم ساڵێگە زەویەکەت یەکێ لە کێشەکانی ترمی چییە ینی براجوتیارەکانمان کە دەرمان ئەوە شێنن دەرمان قڕکەری کیمیایی بڵین قڕکەری کیمیایی بۆ لە ناوبردنی بژار ڕشێنن معنای گوێ بەو ئوسلوبە نان کە ئێڕشێنن. لەم سەرەوە یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە. مەخسەن خەتێک بەجێ ئەڵێ بە درێژایی زەویەکەی ئەو خەتە گەنمەکەی تێ ئابێت. سایەقی تراکتۆرەکان ئیحتیمام بە لێخوڕینەکانیان نایەن ماوەی زۆر بەجێ ئێڵن لە بینی پێچکردنەوەکانیانە کە ئەم ماوانە کە بەجێ ئێڵن لەوەیە بژارەکان ئەڕوێتیایە کە بژارێکی ژڕوە یەک یاساشمان هەیە لە زراعەیە لە کشتتوکاڵە ئەگەر یەک گیا لە 1 مەتر مرەبع بوو یەک بژار لە 1 مەتر مرەبع هەبوو ئەبێ پێویستە مکافحە بکەین. ئێمە برای جوتیاری وامان هەیە چەندەها مەخسن لەوە چێت 10-15 گیاشتیابێک ئاڵێ ئەوە چییە ئەوە کەمە بەڵام نازانێت دوایی کێشەکەی بۆ ئەنێتەوە. زۆر باشە جۆرەکانی بژار کامانن ئێمە توانین بڵین ئەو بەرهەمەی کە ئێمە ئەو زەویمان پێدا چاندووە گەنم بێ جۆ بێ نۆک بێ نیسک بێ یا فاسۆلیار پاقلە شتێکی دیکە بەدەر لەمە هەرگیایەکی ترتیایە هەبوو ئەم بەمە گوترێ بژاریان بژاریش جۆری هەیە. بژار حەجگیایەک لە شوێنی تایبەتی خۆی نەڕوا پێڵین بژار. بۆ نمونە ئێستا زەویەکمان هەیە کە دوومانە بەگەنم ئەگەر جۆشی تیابێت هەر پێ ئەوترە بژار. ئەگەر ئەو سنفە گەنمە مەخسەن ئێمە سنفی ئاراسمانەیە ئێستا سنفێکی تازە دەرچووە لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشتتوکاڵە کە ئەم ساڵ 2 ساڵە و سنفێکی زۆر باشە. ئەگەر سنفێک لە گەنم بێت هەر لە ناو گەنمێکی ترابێ هەر پێی ئەوترێ بژار. بەڵام بژار بە سەرەکیەکەی ئەکرێ بە 2 بەشەوە بە پێی جۆری گەڵاکانیان. بژارمان هەیە بژاری گەڵاباریکمان هەیە و گەڵاپانمان هەیە. بژارە گەڵاباریکەکان بریتین لە شۆڤان و ڕۆیتە و حونەیتە و چەند دانەیەکە. بژاری گەڵاپانەکانمان ئەوانەیە کە گەڵاکانیان پانە بڵین بریتە لە مرۆر و لە چاوبازە و لە تا دوایەکەی بە پێی گەڵاکانیان بژار ئەکرێ بە 2 بەشەوە گەڵا باریک و گەڵاپان. زۆر باشە کامیان زیانی زۆرترە بۆ بەرهەمە ڕووەکێکە؟ هەردووکیان زیانیان زۆرترە. بۆ زیانی بژار ئەکرێ بە 2 بەشەوە. بژار خۆی کە زیان ئەیە 2 بژارەیە لە هێندی ئەیا و لە نەوعی ئەیات. ئەم بژارە کە تۆ قەڵاچۆ نەکرد هەر لە سەرەتای ڕوانیەوە منافەسەی بەرهەمەکەکە ئیتێک گەنمە جۆیە برنجە هەرچیەکە ئەو ئاوە کە لە ناویایەتی خوا ئەیاتیە یان ئەو سەمادەی بۆی ئیزافە ئەکەین یان ئەو تیشکی ڕۆژەی وەرئەگرێ منافەسەی بەرهەمەکە ئەکات کە منافەسەی بەرهەمەکەی کرد نایەڵە دەگە تۆ قەڵاچۆی بژارەکە نەکەی لە کاتی تایبەتی خۆیە معنای ئەو خواردن و شتەی کە گەنمەکە وەری ئەگرێت نیوەی ئەو ئەیبات. معنای ئەو گەنمە ئەگەر دەریش چێت لە ئاخرا گەنمێکی زەعیف دەرەچێت ئەمە لەبارەی جۆریەکەوە. لەبارەی نەوعیەکەوە کە لە کاتێکا ئەیدورینەوە ئەو بەرهەمە ئەدوریتەوە سیرەکەی تۆی بژارەکانی تێکەڵ ئەبێت. لە باتیەوەی سایلۆ بە دەرەجەیەک لێ دوەرگرە
لەوە چێ بە دەرەجە 2 بە دەرەجە 3 لێوەری لەوە چێ بژارەکەی زۆر بە هەر ڕەفزیکەن کە ڕەفزیشیان کرد ئەمە زەرێکی زۆرە لە ئەو زیانانەی کە بژار لە بەرهەمەڕۆکەکەیدا کامانن بۆ منە لە نێو پەڵە گەنمێکدا بژارێکی زۆر هەیە کامانن ئەو زیانانەی کە سەرنجام گەنمەکە بێ باجەکەی بدە گەنمەکە باجەکەی لە دوو شێوەیەدات کە ئێستا باسماکەی یەکەمیان لەوەیە کە گەنمەکە ئەگەر تۆ قەڵاچۆ نەکرد بژارەکە و قەڵاچۆ نەکرد نیوەی منافەسەی بەرهەمەکە ئاکات و زەعیفیەکە و لاواسیەکە زەرەری دووەمیشیان ئەو زەرەرەیە کە لە کاتی دوورینەوەیە تۆوە کە تێکەڵ بە تۆی بەرهەمەکە ئابێت کە تێکەڵ بە تۆی بەرهەمەکە بوو معنای تۆ هەر چۆ لە بازار برنجێ بکڕە کە ئەزانی شتی پێوەیە دار و جان وشتی پێ لە خۆتۆ لە بەرچاوت دەکەوێت بەڵام گرنگترین شدەوەی ئەو زەرەرەی کە بژارەیات یان گژوگیە ئەیە یەکسانە بۆ زەرەرەی کە نەخۆشیەکانی ڕۆگەیەن زائیدەن ئەو زەرەرەی کە مێرۆزیان بەخشەکانیان زۆر باشە باشترین کاتوسات بۆ بنەبڕکردن و ڕوبەڕووبوونەوەی بژار چ کاتێکە ئایا بەر لە داکردنی گەنمەکەی بۆ ناو زەویەکە کاتێک ئەوەیە گەنمەکە سەوزە کاتی دوورینەوەیەتی کاتی سایلۆیە و ئەو شتانە چ کاتێک زۆر باش ئێمە بەرەو ڕووی بژار ببینەوە خۆی بەرەو ڕووی بژار بە چەند ڕێگەیە دەتوانین بەرەو ڕووی بینەوە هەر لە دوای بارانی پەڵەوە کە دەزەکەین بە کێڵان ئەمە ڕێژەیەکی زۆر لە بژارەکان لە ناو ئەبین بۆی ئەو کێڵانەوە کە تۆوەکەیەتە سەرەوەیان ڕواوە هەندێکیان ڕواون کە ئەیکێڵی ئەمە پێش داچانە پێش زەرعکردنە بڵێن وە مەرحەلەی دووەمان وەرگرتنی ئەو تۆوانەیە ئایا ئەو تۆوانە لە مەزدەرێکی مەوسوقەوە وەرگیراون چونکە ئێستا ئێمە لە گردەبۆر مەعمەلێک وەزارەتی کشتتوکاڵی سلێمانی خۆمان مەعمەلێکی گەورەمان هەیە کە تۆ بۆ فەلاح پاگەکاتەوە کە هیچ بژارێکی پێوە نایەڵێت و هەروەها دەرمانی شێکا بە دەرمانی قڕکەری کیمیاوی دژی نەخۆشی کوێروی گەنم ئەمە ڕێگەی یەکەم و ئەمە ڕێگەی دووەمە بەڵام ڕێگەی سێم کە لە دوای چاننەوە گیای تیاڕوە ئەوە ئەبێ ڕوبەڕووی بینەوە بە بەکارهێنانی قڕکەری کیمیایی زۆر باشە ئێمە زۆر جار جوتیارەکانمان کە کاتی پەڵە و کاتی داچاندنی گەنم و بەرەمەڕۆکەکان دێ ئیدی وەکوەڵێ هەفتەیە 2 هەفتە ناوەسن تا تەواوی ئەو بژارەی کە لە نێو عەرزەکە هەیە گەورە بێ و اینجا لە ڕێی کێڵانەوە کۆتایی پێمێنرێ واتە تۆ کاتێکە پەڵە ئەدا و زەویەکە وشگە بێتەوە ئەیکەڵی بۆ گەنم ئەتوانین بڵێن نیوەی ئەو بژارت لە ناوبردووە چەند مانگێک بەر لەوە جوتیار بە هەوڵی خۆی بەماندووبوونی خۆی عەرزەکەی بەجۆی لە جۆرەکان شێدار بکاتەوە تا ئەو تۆوی بژارە هەمووی سەوز بێ واتە تا کاتی پەڵە 2 جاری ترەگەر ئاوا سەوز بێتەوە ئەمیژە بیکێڵێتەوە ڕێگەیەکی باش نییە ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بەڵام ئایا ئەکرێت چونکە ئێمە ئەو زەویانەی کە ئەکرێ بەگەنم زۆربەی دێمەگە بە تەنکەر نە زۆربەی دێمن هەتا لەوە چێ تەنکەریش نەیگرێتەوە بەڵام بە نیسبەت چەند ناوچەیەکمان هەیە بڵێن وەکو ناوچەی شارە زوور کە ئاوێکی زۆر خوای یاوینەتی یان ئەو شوێنانەی کە ئێستا جوتیارەکانمان لە گەشەیەکی بەردەوامان هەیە جیهازی ڕەشیان هەیە مانای جیهازی ڕەشیان کڕیەوە بۆ فەلاحانەی فەلاحی نمونەیی ئەڵێ نەک بۆ فەلاحی 10 و 15 هەبێ ئەو فەلاحانەی کە مەلاکن زەوی زۆریان هەیە جیهازی ڕەشیان کڕی و ئەم جیهازی ڕەشە بۆ چیە لەو کاتانەی کە لە بەهارە بێبارانە بێت کاتی گەنمەکەش پێویستی بە ئاوە معنای ڕەشی تەکمیلی پێڵێن ئێمە کە لەو کاتانەیە خۆی ئاو ئەگەر بتوانێت فەلاحەکە بتوانێت ئاو کاتە سەر زەویەکەی بەڵام ئەوە عملەیەکی قورسە زۆر جار دەیبینین جوتیار دوای دوورینەوەی گەنمەکەی گڕ لە جاڕەکە بەرەدا ینی ئەو پاژماوەی ئەو گەنم و پوش و پەڵاشە دەسووتێنێ ئەمە هیچ گەرنتێکی هەیە بۆ ناوبردنی تۆوی بژارەکە ئەگەر گرنتیەکیشی هەبێت چونکە تۆی بژارەکان تۆی بژار ئەوە وردە لەسەر زەوی نامێنێتەوە زۆر بیان هەمووی بەو درز و قلیشانەی کە لە ناو زەویەکە ئەچنە ناو زەویەکەوە بەڵام برا جوتیارەکانمان ئەمە بۆ ئەکەن کە حەیوانات نەچێتە ناویەوە مەڕ و ئاژەڵ کە ئەی لەوەڕێن و لەسەر پاژماوەی سرودی گەنمەکە بۆی ئەوە نەکەن ئەگینا تۆ ئەو سووتانە کە لەلایەکەوە قازانجیشی هەبێت لەلایەکی ترەوە زەرەری هەیە چونکە ئێمە باز لە هین بێنین بژار بێنین گژوگیا بێنین چەندە حیوان توفەیلیاتمان هەیە توفەیلیاتمان هەیە و مێرووی سوود بەخشن لە ناو زەویەکە بۆ نمونە خاڵخاڵۆکە و چەندی ترمان هەیە کە لەسەر مێرووی سن یان لەسەر مێرووی تر ئەژین کە تۆ ئاگری تێبەرا ئەوانیش هەرە سووتیان معنای تۆ ئیشەکە و دوولایەنەیە لەلایەکەوە بڵێن ئەگەر چاکە و کردبێ لەلایەکەوە خراپەی ترەکەی لەگەڵیان زۆر باشە
با بچینە سەر دەرمانیان قڕکەری کیمیایی ئەمە چۆن نەتوانێت ڕوبەڕووی بژار بێتەوە بۆ من؟ بژار خۆی کە دەزەکەین بە قەڵاچۆکردنی بژار وەکو باسمان کرد لە پێشەوە قەڵاچۆکردنی بە کێڵانەکە بڵێن ئەوە نسبێتێکی باشی لێڕوە بەڵام گرنگترین شت کە لەم تەوەرەیە بۆ برای جوتیار وەکو ڕێنمایی بۆیان ئەوەیە کە قەڵاچۆکردنی بە قڕکەری کیمیایی بکەن. قەڵاچۆکردنی قڕکەری کیمیایی ئاسانترین ڕێگەیە و هەرزانترین ڕێگەیە بەڵام لە هەمان کاتیشە زەرەری تایبەتی خۆی هەیە. بۆ برا جوتیارەکانمان ڕێنمایانەکەین چەند کەڕەتی تریش بیانەوێ ڕێنمایانەکەینەوە. گرنگترین شت لە کاتی بەکارهێنانی قڕکەری کیمیایی بۆ لە ناوبردنی بژار بریتە لە کات. ئەو کاتە کەی پێویستە کە ئەو قڕکەری کیمیایی بڕژێنی. معنە ئەم قڕکەری کیمیانە کە بۆ لە ناوبردنی بژار بەکارێت پێویستی بە مەرحەلەیە لەسەر عولبەکە نووسراوە لە 2 وەرەقە بۆ 6 وەرەقە بەکاری بێنم. بەڵام برای جوتیارمان هەیە گوێ بەوە نایەت. هەردوو وەرەقەکە دروست بوو یەکسەر ئەچێ بەکاری ئێنێت. نابێت لە 2 وەرەقەیە بۆ ئەو ڕێنجەی یاوەتێ 2 وەرەقە بۆ 6 وەرەقە. وەرەقە چییە؟ گەڵای گەنم بڵین گەڵای گیاکە. ئەوەی کە گیاکە کە ئەڕوێت ئیتر گەڵا دەرەکات لە 2 گەڵاوە تۆ بۆت هەیە قەڵاچۆکردن بکەی بەڵام باشترین شت لە 4 گەڵا بۆ 5 گەڵا بکەی. جوتیاری ئێمە لە چ کاتێکایکە؟ خۆی قەڵاچۆکردنی بژار بە پێی مەنتیقەکانە گۆڕێت. ئێمە ناتوانین حکم بە سەریانە بین. ئێستا ناوچەی کەلار، ناوچەی چەمچەماڵ، ناوچەی دەربەنی خان ئەمە مەنتیقەی گەرمیانیان پێڵێن. ئەوان زووتر گەنم داچێن و زووتر گیاکە گەورە ئەبێت. بەڵام بەنسبەت مەنتیقی خۆمانەوە شارە زوور و بەرەو ڕانی و بەکرێجۆ ئاو بۆ سەرەوە بڕۆ ئێستا ئەم دقەی کە ئێمە تیاین خۆیان ئامادەکەن بۆ قڕکەرەکان کە ئەمڕۆ 6/2 چەنەیە؟ 6/2 کە ئابێت لێ ئێستا خۆیانە ئێستا زووە بۆ قەڵاچۆکردنی بژار. بۆچی زووە؟ لەبەر ئەوەی قڕکەری کیمیایی کە بەکارێت خاصەتەن ئەو قڕکەرانەی بۆ لە ناوبردنی بژار بەکارێن پێویستە ئەبێ ئاگاداری دەرەجەی حرارەت بیت. دەرەجەی حرارەتی شەو نابێت لە 8 دەرەجە کەمتر بێت. دەرەجەی پلەی گەرمی ڕۆژیش ئەبێ لە بینی 15 دەرەجە بۆ 25 دەرەجە بێت. ئێستا هیچ نە ڕۆژەکەمان لە 15 دەرەجەیە نەشەوە کەشمان لە 8 دەرەجەیە. لەبەرەوە ئێستا ئەم کاتە زووە. بەڵام ئەگەر خۆیان بۆ ئامادە بکەن نەبێت دنیا تۆزە گەرمتر بێت، دنیا نەختێ گەرمتر بێت. بۆچی گەرمتر بێت؟ لەبەر ئەوەی ئەو قڕکەرەی کە تۆ ئێڕێژیت ئەو گژویایی کە هەڵی ئەمژێت ئەو قلینە بە شەو اختلاف لە بینی دەرەجەی ڕۆژ و شەوا هەیە. جیاوازی پلەی گەرمی ڕۆژ و شەویش زۆرە. ئەگەر لە خوار 15 بوو گیاکە توانای هەڵمژینی نییە، توانای هەڵمژینی قڕکەرەکەی نییە لە ناویبەرێ و بە شەویش کە نەچووە ئەو دەرەجەی سەر و 8 دەرەجەینەکەوە ئەو دەرمانە هەر کاریگەری لەسەر گیاکە نامێنێت. ئەمە ڕێنمایەکیان. ڕێنمایەکی ترمان هەیە بۆ براجوتیارەکانمان کە لە کاتی بەکارهێنانی قڕکەری کیمیایی زۆر پێویستە ئاگان یەکەم لە کاتەکە بێت، دووەم لە کەش و هەوا بێت. برای جوتیارمان هەیە چێ زەویەکەی ئەڕشێنێت کە ئەزانێت 2 سەعاتی تر بارانە بارێت. ئێستا لەخوا بەزیابێ هەموو کەناڵەکان کەش و هەوا بڵاوەکەنەوە. ئەگەر زانی دەمڕۆ هەورە یان زانی دەمڕۆ احتیمالی بارانبارین هەیە لە دوای 4 سەعاتی تر یان 5 سەعاتی تر تۆ ئەو ئیشە ئەمڕۆ مەکە، چونکە ئیشەکە دەبێت بە 2 کەڕەتە. هەم زەرێکی مادی ئەەکەیت کە پارە بۆ قڕکەرە و کڕیوە، هەم زەرێکی ژەکەی کە ئیشەکەت بە هەدەر ڕۆشتووە. 2 زەرەر ئەەکەیتوە لەوە. لەبەرەوە باشترین کاتەوەیە کە ئاگامان لە کەش و هەوا بێت. وە سێمیشیان ئەبێ ئاگامان لە ڕەشەبا بێت. باڵێ لە بۆ براجوتیارەکانمان کە نابێت بە هیچ شێوەیەک لە کاتی هەڵکردنی با ئەگەر ئیشیشیان کرد، ئەگەر لە کاتی ئیشکردنەکە خۆ با بەدەست ئێمە نییە بەدەست خوای گەورەیەکە یێنێت ئەبێ ئەو ئیشە بوەستێن. زەرەرەکە بۆ ئەوەیە کە هیچ سوودێ بە گەنمەکە ناگایان بۆ هیچ سووتێ بە گیاکە ناگات. باکە ئەیبا بۆ شوێنێکی تر وە زەرەر لە شوێنێکی تریژەیە. و ئەگەر زانی ئەو باە کۆتایی نایەت مڕەشەکەی ئەوەی هەڵگرە لەسەر تراکتۆرەکانمان نەختێ نزمیکەنەوە ئەو نەختی کە ماوە لەو تەنکی خەزانێ ئەوە بڕشێن ئیتر ئیشەکەیان بوەستێن. وە ڕێنمایەکی ترمان بۆ براجوتیارەکانمان کە لە کاتی بەکارهێنانی قڕکەری کیمیاویە
هەموو ئەدەواتێکی سەلامە هەل لە دەستکێش هەل لە عینەک هەل لە دەمامک هەل لە بەدلە ئەوانە هەمووی بەکاربێنن سابوونیان پێبێ تاییتیان بێبێ بۆ دەشتنیان و بە هیچ شێوەیەکیش نابێت لە کاتی دەرمانڕشتنە نەخواردن نەخواردنەوە بخوات یا دەست بە دەمیا بێنیان دەست بە برای جوتیارمان هەیە لەسەر تراکتۆرەکەی لێ ئەخرە و جگەرەکە بەدەمیەوەتی یان جامانەیەکی ئاوا کردو بەدەم و وینیا و هیچ ئەدەواتێکی سەلامی پێوە نییە بۆچی چونکە کاریگەری قڕکەری کیمیاوی قڕکەری کیمیاوی کاریگەرەکەی بە یەک کەرە دەرناچێت بە یەک کەرە دەرنا لەوە چێ پاش چەند ساڵێک ئەو کاریگەری قڕکەری کیمیاویە لەسەر ئەو هاوڵاتیە دەرچێت کەمی و زۆری بڕ و جۆری دەرمانەکە کاریگەری لەسەر بەرهەمە ڕۆکێکە بەجێڵێ بۆ منێتەوە ئەگەر لە بری پەرداخێ دوو پەرداخ دەرمان بکەیتە نێو ئەو تەنکیایی کە پێوەشێنی بۆ منە دەبێتە مەترسی بۆ سەر گەنم و جۆکەش بەڵێ ئەوەی گرنگترین کێشەمان لەگەڵ برای جوتیارە ئەوەیە کە هەر بە ڕێنمە هەمویان نا با ئێمە تەڕ و شکبەیەکەوە نەسووتێنین برای جوتیاری باشمان هەیە معنای جوتیاری نمونەییمان هەیە کە قەنەعەت کە زۆر باشن و زۆر خیبرایان هەیە بەڵام هەشیانە گوێ بەوە نایەت چۆن کۆن ڕاهاتوو هەڵێ پیاڵەیەکی تێکە یان دوو پیاڵەی تێکە هەر بەو شێوەی ئەڕوا بڕێەوە چونکە تۆ پیاڵە یەک پیاڵە نییە پیاڵە هەیە لەواچی حەجمەکەی بچووک بێ پیاڵە هەیە لەواچی حەجمەکەی گەورە بێ بەڵام ئێستا ئەم قڕکەرانەی کە هاتوونەتە ئێرە کە یەنە ناو کوردستانەوە هەر هەمووی لەسەری نووسراوە هەر هەمووشی لەسەری عولبەکەی قیاسی خۆی پێوەیە سەرێکی زیایی پێوەیە قیاسەکەی خۆی پێوەیە ئەگەر ئەو برای جوتیارە ڕێژەکەی کەم تێکرد بۆ نمونە ڕێژەکەی کەم تێکرد چی ئەکات گیاکەی ناکوژێ معنە لەوەچە سادەی بکوژێ و ساهشتای ئەمێنێتەوە دوایژە چێ گلەی لە کیەکە گلەی لە دوکانارەکە کاکەلەی کڕیەوە وەڵا قڕکەرەکەی تۆ بە کەڵک نهاتووە و ئەگەر زۆریشی تێکرد زەرە لە گەنمەکایە و گەشەی گەنمەکە ئەوەستێنێ بۆ مادێک لەبەر ئەوە بڕ و جۆری ئەو قڕکەرەی کە برای جوتیار بەکاری ئەهێنێت زۆر گرنگە و هەروەها ئەو قڕکەرە لەکوێ ئەکڕێت لە شوێنی مەوسوق بیکڕێت قڕکەرێ نەکرێت کە هەڵوەشا بێت سەرەکەی کراوە بێت لەبەر خاتیەوەی مەبلەغێک ئەرزانترە چونکە کیاڵێ ئەو قڕکەرە ئەو قڕکەرەیە یان تەخفیف نەکراوە یان شت نەکراوە یان شتی تری تێکەڵ نەکراوە لەبەر ئەوە دایمەن برای جوتیار کە قڕکەر ئەکڕن لە دوکان بێ لە کۆمپانیا بێ بیکڕن بە مەوسوقی هەڵ نەپچڕابێت سەرقاپی قوتوەکان هەڵ نەپچڕابێت و خۆیان بە دوور بگرن لە قڕکەری هەڵوەشاوە بێگومان وەک ئاماژەمان پێکرد بژار ڕۆڵێکی خراپ دەکاتە سەر یان بۆنە کاریگەریەکی خراپ لەسەر بەرهەمەکانمان جێ دێڵێ بەڵام ئەو بەرهەمەمان کامەیە کە زۆرترین قوربانی دەدا بە دەست بژارەوە گەنمە جۆیە پاقلێ نیسکە فاسۆلیایە چیە چه بەرهەمێکەکە زۆر زەرەر بە دەست بژارەوە بینی هەموو بەرهەمێک زەرەر ئەیات کامیان بە دەرەجەی یەک هەموو بەرهەمێک کە تۆ ئەیچینی بەڵام ئێستا ئێمە لە کوردستانە بڵین گەنم وەکو مەزدەڕێکی ڕئیسیە ئەنای لەوە چێ سایە هەشتای برا جوتیارەکانمان ئەوە ئیحتیمام بە گەنمەیەن ئەوە ئیحتیمام بە نۆکو نیسیگنایەن لەبەر ئەوەی ئێستا گەنم مەزدەرێکی ڕێ ئەگینا هەموو لە سەوزەواتەوە بیگرێت زەرێری خۆی هەیە لە باخەوە بیگرە تۆ باخێکت هەبێت و یاکێ قەڵاچۆنەکەی جانابێ بە وێرانەیان نابێ بێ هەموو گیایەک کە لە هەر شوێنێکا ڕوە لە شوێنی زەراعەتە ئەگینا خۆیمە باونە بیویژدان نەبین هەر باسی زەرەری یاکەین هینا خۆگیا چەندی زەرەر هەیە دەونی قازان چێ ئەوە لایەنێکی ترێتی نەوەڵا لە هەر شوێنێکا بوو لە هەش بەروبوومێکا بوو زەرەری خۆی هەیە ڕاستە بچینە سەر قرتێنەرەکان بەسبەر لەوە لە گرتە ڤیددیۆیەکەوە هێلانەی باڵندەیەکم بینی لە نێو زەرعاتەکە بە بەرزی دانراوە ئەوە چییە و ینی نازانم با پرسیاری ئەوە بکەم قرتێنەرەکان کە باسێکی بکەین بریتێ لەو یەکێکە لە شیردەرەکان کە ئەمە بە زۆری لای ئێمە مشکەگرێتەوە مشکی ناو حەقلی خۆی قرتێنەرەکان جۆرەکانی ئەکرێ بە 1600 نەوعمان هەیە لەم 1600 نەوعە تەوزیع بووە بەسەر 30 خێزانە 30 عایلەیە بڵێن قرتێنەرەکان بەڵێ قرتێنەرەکان ئەو گرتە ڤیددیۆیە کە جەنابەت باسیەکەی لەوێ کە ئەوە لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشت و کاڵی هەمانە ئەمە لە ڕێکخراوی ئیکارداوە وەرمانگرتووە کە ئەمە قەڵاچووەکردنێکی بایۆلۆجیە
ئەم هێلانەی ئەو هێلانەی کە لەسەری ئەەکەین قەلە باچکە و شت لەسەری ئەنیشێتەوە کە لەسەری نیشایەوە هەم ئەبێ بە شوێنی ئیسراحەتەکەی هەم لێوێشەوە وەکو ڕەسەدێک بۆ کونی مشکەکان قەڵاچۆکردنێکە کە دوور ئەکەوینەوە لە قەڵاچۆکردنی دەرمان بۆیە ئەگەر براجوتیارەکان ئەو لەو تەکلیفەکەشی ئەوە نییە ئەگە هەرێکیان بتوانن لەوانەی کە زەوی زۆریان هەیە و زەوی خۆیانە خاوەنددارێتێکی بۆ خۆیان نەگەڕێتەوە ئەگەر بتوانن بێن لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشت و کاڵی سەیری هێلانەکەی بکەن و سەیری دانانەکەی بکەن ئەگەر 2 دانە 3 دانە دروستکەن باوەڕکە قەڵاچۆکردنێکی زۆر باشە دووریش ئەکەونەوە لە قەڵاچۆکردنی بە دەرمانی قرتێنەرەکان ئەمە سەرکەوتووە ئەم هێلانەیە ئەمە زۆر بەسمە ئەو باڵندەیە دێت ئەوەیە کاتە نیشتیمانی خۆی بەڵێیەت و ئەژوەستێتیا و داشی دانیشێت و ئەو قەڵاچۆیەش بۆەکە چ جۆرە باڵندەیەک وڵای زۆری قەلە باشکەتیانیشێتەوە ئەوانەی کە دژی ئەو قرتێنەرانن تا ئێستا بۆ منە بە ئەزمموی دەرکەوتووە کە مشک و قرتێنەرەکان بگرێ و بەڵێ لە دایرەی خۆمانە لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشت و کاڵی لە کێڵگەکانی خۆمانە بە چاوی خۆمان بینی ومانەوە بە ڕسمیش لامان بووە شتێکی باشە دەیخوات پاشتر بۆ خۆی بەڵێ نەشی خواموویمەوە ئەیکوژێت بەدەر لەم هێلانەی باڵندە و قەلە باچکەیە چ ڕێگەی تر هەیە بۆ قڕکردنی قرتێنەرەکان قرتێنەرەکان نظامێکی تایبەتی خۆی هەیە کە خوا پێیاون لەسەر شێوەی هۆزن لەسەر شێوەی عشیرەتن ئەم عشیرەتانە چین قائیدیان هەیە وەکو سەرۆکیان هەیە ئەو مشکەش لە ناو خۆیانە سەرۆکیانە پێمان وایە مشک پەرت و بڵاو و پەرتەوازن وانە نەخێر هەمووی بە یاسا و ڕێنمایی خوامش گەورەی خوایە یاوێتێ ئەو کونانەی کە دروستیەکەن لە ناو کێڵگەکانە ڕێنماییمان چیە وەکو لە پێشە پێشەوەی بچینە سەر قەڵاچۆکردەکان بۆ هەموو براجوتیارەکان لە پێشە هەستن بە قەپاتکردنی ئەو کونانەی کە لە ناو زەویەکان و بە تایبەتی لە قەراغی زەویەکانە هەیە چونکە مشکەکان لە پێشە ناشنە ناو زەویەکانەوە لە پێشە لە قەراغ بە ئیتر جۆگە بێ یان دۆڵێک بێ یان شیوێک بێ هەمووی لەویە کونەکان دروستەکەن ئەم کونانە کە دروستیەکەن ئەبێ ئێمە بچین بە پێ بیانگرین دایان خەین کە دامان خست پاش 24 سعات هەندێک جار بۆ 48 سعات ئەچین چەند کون کراوە بوو چەند کون کراوە معنای ئەو کونانە مشکی فعلیتیە ئاوەدانە دوایی کە چی ئەەکەین جاران ئینمانە کرد قڕکەری فۆسفیدی زینگمان هەبوو قڕکەری فۆسفیدی زینگمان هەبوو لەگەڵ گەنما تێکەڵمانە کە دەرمانە ڕەشەکەی پێڵێن ڕاستە ئەوە بەڵام ئەبێ چی بکەین ئەبێ فێڵێک لەو مشکانە بکەین ئێمە فێڵەکە چی لە یەکەی نابێت تۆچی یەکسەر قڕکەرە گەنمەکەی کە بە دەرمانەوەی لە بەردەمی کوونەکەی بۆی دانیت بۆ چونکە قاعدەکەی سەرۆکەکەی ئەمر بە خراپترین مشکیانەکە ئەوەی لاسارە ئەوەی چییە پێڵێ بچۆ خواردنێک دانراوە بیخۆ کە خواردی و زانی کوشتی ئەمر دەرەکاڵێ نەچنەوە بخۆن ئەمەش گەورەی خوایە لەبەر ئەوە ئەبێ لە پێش فێڵێکیان لێکن گەنمێکی پاکیان بۆ دانین کە گەنمە پاکەکەی خوارد و ئەمر دەرەکات بیخۆن تۆ دوای گەنمە خراپەکە گەنمە دەرمانایەکە ئەقێتە جێ گەنمە پاکەکە قەڵاچۆیەکی باشە بەڵام ئێستا وەکو قڕکەرێکی ترمان بۆ هاتۆ فۆستۆکسین لەسەر شێوەی قورسە لەسەر شێوەی حەبی خڕە ئەمە غازاتە ئەمە پێویستمان نە بە گەنم هەیە و نە بە دەرمان هەیە و دەرمانی کەین و فێڵ لە مشکەین و چی پاژەوەی کە کوونەکان کرانە و زانیمان کە ئەمانە ژیانی تایە بەڵام هەر کونەی دەنکێکی تیەکەیت و یەکسەر ئەبێ کوونەکە داخەیتەوە ئەمە خۆی غازە لە ناوێ یەکسەر غازەکە تەحەلوول دەکات و چی تیابێ ئەیکوژێت بەڵام ئەم قڕکەرە زۆر خەتەرە غازە لەبەر ئەوەی ئەو براجوتیارانەی هەچ کەسێک بەکاری ئەهێنێت لە باخی خۆیان لە زەوی زراعەتە ئەبێت زۆر بە ئاگاداری بەکاری بێنێت ئەوە نییە سەرقاپەکەی بکاتەوە و بە ئارەزوی خۆی یەکە دەری کات و ئەبێ کەمامی پێبێ دەستکێشی پێبێ عینەکی پێبێ دوور لە خۆی بگرێت دەنک بە دەنک لەبەر دەمی کوونەکەیە دەنکێ بکاتەوە و بیکاتە ناو کوونەکە و دایخە وامە قڕکەرێکی زۆر باشە بۆیان مامۆستا بەختیار ئەو زیانەی کە قرتێنەرەکان بەر بە ڕۆکە بەرهەمە ڕۆکەکانمان ئەیدەن چ زیانێکە بۆ نمونە بەنسبەت گەنمەوە بڵێن بەنسبەت بەروبوومی کێڵگەیەوە ئەگەر تۆوەکە کە ئەیڕوێنیت بتوانێت ئەیخوات ئەمە وەکو یەکەمیان دووەمیان دوای ئەوەی چەکەرە ئەکات
هەر ئەیخوا سێمیشیان توای ئەوەی کە گەڵاناسکەکانی دەرەکات ئەی قرتێنێ ئەیخوا بەڵام ئەو زەرەرەی کە مشگەیایان قرتێنەرەکانیان یەکسانە بە لە 500 لە زەرەری کۆی گشتی شتێکی وانە شتێکی وایە بەس 500 زەرەر هەر ئەیە بەڵام چی عادەتێکیان هەیە چەنە زەرەر ئەیەن لەو گەنمە دوو ئەوەش خەسارەکەن ئێستا خۆی عادەتی مشگەوەیە چەنە زەرەر ئەیە کە خۆی ئەیخوا وەکو گورگ وایە بەڵێ ئەو نێتریش خەسارەکە بەچی خەساریەکە مەقسەنەگە لە مەغزەنا هەبێت پاژماوەکەی لەسەرێتی بۆنی میزی لەسەرە پاشەڕۆکەی لەسەرێتی کە ئەمە هەر لە خۆتەوە تۆ کە سەیری شتێگەکەی طبیعەتی ناچێتە سەری معنای دوو زەرەریە هەم زەرەکەی خوا هەم زەرەرێکە بەجێیە بەڵام لە چاو ئەو زەرەرەی کە بژارەیدا کەمترە ناخێر پێم وتی ئەو زەرەرەی کە بژارێ یا یەکسانە بۆ زەرەرەی کە هەموو نەخۆشیەکانی ڕۆگەیەن لەگەڵ مێرۆزیان بەخشەکانە زەرەری بژارە چێتە 170 180 130 140 لە ناوبردننی قرتێنەرەکانیش لەوەی ئاسانتر بێ تا لە ناوبردننی بژار بەڵێ چونکە قرتێنەرەکان لەواچێ چەند کونێک هەبێت تو ئەتوانی بە ئاسانی خۆت کۆنتڕۆڵیان بکەیت زۆر باشە بچینە لای یەکێک لە مێرووە زیان بەخشەکان کە بە درێژایی ماوەی ڕابردوو جوتیا بەدەستیەوە ناڵێن ئەویش ئەو شتێک کە پێڵێن سون یا سن بۆنێکی ناخۆشی هەیە و بەردەوام ئەتوانین بڵێن دژی گەنم بووە سن چه زەرێکی هەیە و چه زیانێکی هەیە بۆ بەرهەمە کشت و کاڵیەکانمان مێرووی سن یەکێکە لە مێرۆ زیان بەخشەکان یەکێکە لەو مێروانەیە کە ئەگەڕێتەوە بۆ خێسانی ثاقبەت الماسە واتە هەم کونی شیەکا و هەم ئەشی مژێت لەبەر ئەوە مێرووی سن ئافەیەکی خیارە بینێتە وڵاتەوە گەربێت زەرەرەکەی زۆر زۆرە لەبەر ئەوەی کە ئێستا بینین نەهاتووە یان بۆنەتەوە بە لێشاوەڵی مێرووی سن بۆ باسکەم لە ساڵەکانی 96 و 97 و 98 خاڵ بە تایبەتی مەنتیقەی بەرزنجە و شار هەمووی بەس بە تایبەتی ئەو مەنتیقانەی کە نزیکن لە شاخەوە قەنەعەت کە بنەتەوەکەشیان تیاڵ ناگرتەوە بەو هەموو قەڵاچۆکردن و دەرمانەشەوە لەبەر ئەوە پێویستە چ وەزارەتی کشت و کاڵ چ بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ چ فەلاحەکان خۆیان ئامادەکاری بکەن بۆ دەرکەوتنی ئەو مێرووی سنە مێرووی سن چۆنیەت و چۆن ئەڕوات مێرووی سن کەیت لە 15 سێوە دابەزێت 15 سێ 14 سێ بۆ 7 سێ کە پلەی گەرما بەرزە بێتەوە مێرووی سن دابەزێت مەبەست دابەزین چیە لە شوێنەکە بە شوێنێک تر دەیان گەرایە و باڵێ ئێستا بۆت بازەکەم مێرووی سن کە لە 15 خۆی 2 هیجرەی هەیە 3 هیجرەشی هەیە 3 کەرەت کۆجەکات کۆچی بەهارەمان هەیە و هاوینەمان هەیە و پاییزەمان هەیە ئەم کۆچە کە ئەیکات بەڵێن لەمانی چینەوە سەرباسەکە کە لە دوایەوەی گەنم ئەدورێتەوە کۆجەکە بەرەو ناوچە شاخاویەکان دوای ئەوە اینجا ئەچێتە شاخە هەرە بەرزایەکان کەوانەی وەکو شنیورێ لای خۆمان هەیە وەکو سەفین بڵێن لای هەولێر ئەو ناوچانە هەیە شاخە بەرزەکان لەوێ ئەچێتە تەوری سکوونەوە مدبوونەوە کە چووە تەوری مدبوونەوە لە نێو گەڵاو درەختەکان یان لە نێو گیایەک هەیە لەوێ لە ناو شاخەکانە گونیەی پێڵێن لەوێ خۆی سڕ ئەکات کە خۆی سەر کرد 5-6 مان بگرە 7 مان بەو شێوە ئێژی کە جەو خۆشە بێت لە مانی سیا لە دوای 15 سیا لە شاخەکانەوە یەتە خوارەوە کۆجەکات کە کۆچی کرد هاتە خوارەوە لەسەر سەوزایەکان دەزەکا بە ژیان 6 مانە هیچی نەخواردووە ئەو نە پەلاماری خواردنەیات خۆی تێرەکاتەوە کە خۆی تێر کرد پاش 14 ڕۆژ جیهازی نێرینە و مێینیان پێ ئەگات کە ئەچنەوە بۆ شاغ جیهازی نێرینە و مێینیان پێ نەگەیشتووە کە یەنە خوارەوە پاژەوەی کە پێ ئەگەن جیهازی تەناسولیان جیهازی زاوزیان پێ ئەگات کە پێگەیشت دەزەکەن بە زاوزیەکردن هەموو مێیەکی سونە 112 لە هەندێک مەزدەرە ئەڵێ 150 هەندێک مەزدەر 170 نووسیوە بەڵام لە 112 بۆ 150 هێلکە دایانێت ئەم هێلکانش چۆن دایانێت لەسەر ژێری گەڵاکانە دایانێت بە تایبەتی ژێری گەڵای ئەدغالەکان گژوگیاکان بۆیە کە ئاڵێن قەڵاچۆکردنی گژوگیاکان کە و فەلاحی ئەتوانێت 10 نمزەوی قەڵاچۆ بکات
50 دوونم زەوی قەڵاچۆ بکە 4 مەتر بە دەوری ئەگەر هەی بێت بە دەوری گەنمەکەشیان قەڵاچۆ بکات دوور ئەبێتەوە لە زۆر ئافاتی کشت و کاڵی کە لە هێرکەکان بەچی دانێ بە ڕیز دایانێ ئەمە خوای گەورە یاوێتیە هەموو ڕیزێ 12 بۆ 14 هێرکەیە ئیتر بە 8 ڕیزدانێ بە 9 دانێ و بە مادەیەکیش کە هەر گەورەی خوایە پێوەی ئەلکێنێ کە نە بە باران و نە بە هیچ ناشۆرێتەوە ڕەشەبا و نەڕڵە بەڵێ ناڕوات کە ئەم هێلکانە ئەتروکێن پاژماوەیەک کە تروکان کە لە دایگە بن بە 5 مەرحەلەیە پەڕن بە 5 مەرحەلەیە مەرحەلەی یەکەمیان هەر لە ناو هێلکەکەیە هەر لەسەر پاژماوەی هێلکەکە ئاژی 2 ڕۆژ ڕۆژێک 2 ڕۆژە خایەنێت مەرحەلەی دووەمیان نەختێک ئەگۆڕێت و شێوەیەکی ئینەبێ ئەمە مەرحەلەی یەکەم هەر زیانی نییە مەرحەلەی دووەمیش هەر زیانەکەی ئەوە نییە کە گەورە بەڵام لە مەرحەلەی 3 و 4 کە ئیتر شێوەی باوانی وەرەگرێت و ئەچێ بەنەو ناو گەنمەکە زەرەری ئەمە چییە؟ زەرەری مێرووی سن زەرەرەکەی زۆر زۆرە زۆرەکەی لە چییە؟ هەر ئەوە نییە بڵین لەسەر گەڵاکە بژی لەسەر قەدەکەژی لەسەر گەڵاکەژی لەسەر سونبولەکە گوڵەکە گوڵی گەنمەکە ژەژی وە سەرڕای ئەوەی کە هەمووی ناو گەنمەکان پوچەڵەکات ئەگەر پوچەڵیشی نەکات مادەیەکە خوای گەورە یاوێتی بۆنێک بەسەر ئەو گەنمەیە بەجێ ئێڵێت و هەر بەسەر سرودەکەشیە هەتا پاژماوەی گەنم کە براجوتیارەکانێکن بە عەلەف بڵێن بۆ حیواناتیە بنەوە ئەو زەویانەی کە سنی تیابێ مەڕووماڵات نایخوات لەبەر ئەو بۆنەی لەبەر ئەوە سونە یەکێکە لەو مێرۆزیان بەخشانەی کە زەرەرێکی زۆرەیات و ئەبێ خۆمانی بۆ ئامادەکەین و قەڵاچۆکردنەکەشی ڕێنماییمان هەیە بۆ براجوتیارەکان ڕێنماییمان هەیە بۆ براجوتیارەکان کە لە مانی سێە کە یەنە خوارەوە دایکە و باوکە پێشەوەی زاوزیان پێ بگا و بتوانن کۆی بکەنەوە بەدەست خۆی جاران وەزارەتی کوشت و کاڵ ئەیکڕیەوە ئەوەندە ئاسانە کۆکردنەوەی زۆر زۆر ئاسانە چونکە فەقیرە ئەو نەهی نییە بەبستمێ ڕێژەکەی ئەوەندە کەمە کە تۆ بتوانی ئەگەریەتە خوارەوە ڕێژەکەی کەمە مانای بەو زۆرە نییە مەقسەن تۆ ئەگەر زەویەک 100 دانشی تیابێ دەتوانی تۆ کۆنتترۆلیکەی بەڵام تو ئەو 100 دانەی ئەگەر 50 مێ دەرچێت 50کە زەرب 150کە ئەبێ بە 1500 لەبەر ئەوە ئەگەر براجوتیارەکان بتوانن کۆیکەنەوە خۆی جاران وەزارەتی کوشت و کاڵ ئەیکڕیەوە بەرنامەی هەبوو لەگەڵ ڕێکخراوی فاوە ئایان کڕیەوە و بە کیلۆ لە براجوتیارەکانیان وەرئەگرت بە تەن ئەیان هێنا بە تەن ئەیان هێنا ئەگەر دوای چیان لێ کرد ئەم هەڵگیرانەوە کوشت و لە چاڵێکە دامانە ناو ئەمان سووتانن ئەوە چی بوو هەروەکو یارمەتیەک هەم بۆ لە ناوبردنی مێروەکە هەمووەکو هاندانێکیش بۆ براجوتیارەکان کە بکەونە قەڵاچۆکردنێکی دەستی بڵێن زۆر باش کاک بەختیار شتێکی تر هەیە پێی دەگوترێ ژەنگی گەنم ئەمە چییە و لە چیەوە سەرەڵدا و چ زیانێ بە گەنمەگەێنێ مەبەستمێ ئای بۆچی ناویش لێنراوە ژەنگی گەنم هەر گەنم تووشیە بێ یان بەونە بەرهەمە ڕووەکەەکانی تریش خۆی ژەنگ یەکێکە لە نەخۆشیە کەڕوەکان باڵێ ژەنگ بەچی دروزە بێ ژەنگ نەکە لە گەنم لە هەموو بەروومێکی کشت و کاڵیات بەڵام بە تایبەتی لە گەنمەیات بۆیە ناوەکەشی بەڵێ هەربەتا ژەنگ ئەگینا ژەنگ بڵێن هەر لە گەنم لە جووە لە هەموویەیات بەڵام چییە گەنم وەکو بەرهەمێکی گەورە کە ئەچێنرێت ئەم ژەنگی گەنمە کەڕوەکان 3 جۆر ژەنگمان هەیە ژەنگێکمان هەیە ژەنگی گەڵای پێڵێن ژەنێکمان هەیە ژەنگی قەدی پێڵێن ژەنێکیشمان هەیە ژەنی پرتەقاڵی پێڵێن ئەم 3 جۆر ژەنگە کەڕوەکانە ئەم کەڕوانە چییە؟ بە 5 مەرحەلەیە تێپەڕابن ئەمانەش هەمووی 2 عایلەیان هەیە تەوری سکونیان لەسەر 2 تەوەڕداوەکەن و دواییان بەڵام خۆشبەختانە ژەنگ تا ئێستا نەبووتە بڵێن وەبایەکی وەلەو هەیە بڵێم مەفهوم بڵێم نییە هەیە بەڵام تا ئێستا نەبووتە ئەو ترسە بۆ لەبەرەوەی ژەنگ لە فترەیەکا دەرەچێت هۆکاری دروستبوونەکەی چییە؟ هۆکاری دروستبوونەکەی زۆریش چییە لەگەڵ پلەی گەرمایە ئەگەر لە مانگی 3 باران زۆر باری و پلەی گەرمیش بەرز بووە لە پلەی 18 تا پلەی 25 بەڵام لە دوای پلەی 25 پلەی گەرمی بەرز بۆ ژەنگ نامێنێت بەڵام بە زۆری ڕێژەشیە
ڕاستە بە باسی ڕێژەی بارانبارینت کرد زۆر جار جوتیاری ئەمە بەدەست کەمی بارانبارینەوە دەناڵێن زۆر جاری دەڵێگە بارانەکە زۆر بێ بە جۆری لە جۆرەکان بەرهەمەڕۆکەکان دەبێت باجەکەی بدەن تووشی کۆمەڵێک گرفت و کێشەی ترە بنەوە چۆن یان بۆ من ڕێژەی بارانبارینی هاوسەنگ چۆنە بۆ بەرهەمەڕۆکەکان باران کەمتر بێ باشە زیاتر بێت کامەی ئەو ڕێژە گونجاوی کە زیان لە بەرهەمەڕۆکەکانمان نەدات خۆی باران بارین هەموو مەحسوڵێک ڕێژەیەکی بارانی خۆی هەیە بە پێی مەنتیقە ژەگوارێت ئێستا بە پێی مەنتیقەی گەرمیان مەنتیقەی جافەی پێڵێن یان شو بە جافەی پێڵێن تەدریج کراوە بۆ چەند مەنتیقەیەکەوە بەڵام هەموو شتێک ڕێژەی پێویستی خۆی هەیە ئەگەر باران کەم بوو بە تایبەتی باسی گەنمەکەین گەنم لە چەند مەرحەلەیەکە پێویستی بە باران هەیە ئەگەر لەو مەرحەلانەیە بارانەکەی لێ بڕا زەعیف دەرەچێت ئەگەر دوایی بۆشی هاتەوە خوای گەورە بارانی بۆ بارانەوە سەرەکەی ئەو قووەت و ڕۆنەقەی نییە و ئەگەر لەو کاتانێشە کە زۆر باران بارێ لەسەر یەک چەند کێشەیەک بۆ گەنم دروست دەکات بە تایبەتی کە تۆ قەڵاچۆی بژارت کردووە سێرەکەی بژاری ترە ڕوێتەوە و هەروەها نەخۆشی ژەنگ کە باسمان کرد هەندێک کەڕەت بە زۆری بارانبارین ڕێژەی ژەنگیش زیابێت لە زەویە زۆر باشە باس لە یەکێک لەو سوودەکانی بەفرەکرێت بۆ بەرهەمەڕۆکەکان کە زۆر جارە بێتەوەی لە ناوبەری نەخۆشی و گرفتەکانی بەرهەمە کشتتوکاڵەکان بەفر ئایا هیچ سوودێکی هەیە بۆ لە ناوبردنی بەتابەت قڕکەرەکان بێ سون بێ ژەنگیگەن بێ ئەم جۆرانە خۆی بەفر پلەی گەرمی کەدا ئەبەزێت بۆ ئەو دەرەجانەی خوارەوە زۆربەی ئەو مێروانەی کە ئەچنە دەوری سەربوونەوە تەحملی ئەو دەرەجاتە ناکەن بەڵێ سوودێکی باشی هەیە بەڵام وەکو مێروی سن خۆی لە شاخە بەرزەکانە خۆی ڕاهاتوە بەو دەرەجە پلەی گەرمی لەژێر بەفرایە ئێمە ساڵێکیان دەورەیەکمان بوو چوون بۆ شاخی سەفین لاولێر هەل لەژێر بەفرەکەیە دەرمانە کرد و سیرمانە کرد لەبەرەوە بەڵام بە زۆربەی مێروەکان کاریگەری لەسەر هەیە و ڕێژەیەکی باشی لەناوە بات زۆر باشە پلان و ڕۆڵی حکومەت لە بەرزکردنەوەی کوالێتی بەرەمە کشتتوکاڵیەکان و بە دابینکردنی دەرمانی پێویست تۆوی باش یان پێدانی ڕێنمایی و بۆ پلانی باش بە جوتیارەکان چییە بۆچی حکومەتی ئەمە تا ڕادەیە کەم تەرخەمە لە ئاز جوتیاراندا خۆی کشت و کاڵ کۆڵەکەی ئەساسی هەموو وڵاتێکە چۆن پێڵێن نەفتە دایم وان بگرە لە نەوتیش گرنگترە بەڵام حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵەکانی پێشوە باسی پێش 2000 قەیرانە بووەکەم هەندێک یارمەتی هەبوو بۆ فەلاح هەندێک وەکو هێنانی قڕکەری کیمیاوی هێنانی مڕەشات و بە تایبەتی بەشی ڕێنمایی کشت و کاڵی و بەشی ئیدارەکەی ئەوەی ڕاگەیانەکەی ئەمە بڵێن کاکسەلام و جەماعەتەکەی کە تیا ئیشەکەن ئەمانە ڕۆڵێکی گرنگیان هەبوو بەڵام لە دوای قەیرانەوە ئەم شتانە لە برای جوتیار گیراوەتەوە بڵێن بۆیان نەهاتووە ئەمە 3-4 ساڵە چونکە بۆ ئەگەر حکومەتی هەرێم خۆی پاڵپشتی جوتیار بکات بەهێنانی تۆی باوەل و تۆی باوەڕ پێکراو ئێستا لە بەڕێوەراتی توێژینەوەی کشتتوکاڵی ئەمە خەریکە ئەمان بێت بە ئەشین بە فەلاحی نمونەیی بەڵام لە زۆربەی بوارەکانی ترە لە هێنانی تۆوی سەوزە لە هێنانی درەختی باش لە هێنانی مڕەشات لە هێنانی قڕکەری کیمیایی ئەو ڕۆڵە بەرچاوی نییە حکومەتی هەرێم و هیوادارم لێرەوە کە حکومەتی هەرێم پاڵپشتێکی باشی جوتیاران بکات وەلو کردوێتی لە ساڵەکانی پێش 2013 پاڵپشتی بوو قڕکەری بۆیە ناشتی بۆیە بە نیوەی قیمەتی ژەیایە بەڵام لە دوای قەیرانی داراییەوە دەست پارە نەبوو ئەو ئینانە لە باشە کاک بەختیاریان کۆتا قسە و پەیامت لە بەرنامەکە لەسەر ناوەڕۆکی بەرنامەکە و پاراستنی بەرەمەڕۆکەکانمان چیە گەر شتێک من نەپرسی بێ و پێویست کە جەنابەت ئاماژەی پێ بکەیت وەڵا سوپاس دەکەم بەرنامەکەت لە کاتی خۆیان بوو لە تەوەرەکەش تەوەرەیەکی باش بوو بەڵام هیوادارم کە برا جوتیارەکان کە ئەوەی گوێی لەم بەرنامەیە ئەوەی ئەیبینێت بە پێی ئەو ڕێنمایانە وە چ کێشەیەکیان هەیە بەشی ڕێنمایی کشتتوکاڵی هەیە بەشی توێژینەوەی کشتتوکاڵیش هەیە کە خۆم لێوێم دەرگامان کراوەیە چی کێشەیەکیان هەیە لە بەکارهێنانی قڕکەرەوە لە بەکارهێنانی ئەدەواتی زراعەوە و ئیهتیمام بە پاکردنی تۆکانیان بن
چی شتێک بە ئێمە ئاکری ئێمە لە خزمەتیانین. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز بەختیار عەبدوڵڵا سەرۆکی ئەندازیاری کشتتوکاڵی کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم. سپاس بۆ ئێوەش. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی عزیزیش بە ئومێدی بەرهەمێکی باش و دووربوون لە گرفت و کێشە کشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان تا بە یەگەشتنەوەیتر بەخوای گەورەتانە سپێرمە شاد و سەرکەوتن خواتان لەگەڵ.